دەربەندی خان بە ئامانجی چنینەوەی یەکەم سێ خاڵی لەناو یاریگای خۆیدا میوانداری یانەی هەندرێنی قەڵاو منارەی کرد. هەندرێنیش بۆ قەرەبووکردنەوەی ئەنجامە خراپەکانی لەسەر حسابی یانەشین پۆشەکە هاتە ناو یاریگا. 90 خولەکی یاری ئاستی هەردوو یانە بە شێوەیەکی بەرز دەرکەوت. فشارەکانیش بۆ سەر گۆڵی یەکتر بەردەوامی هەبوو، بەڵام گێمی یەکەم هیچ لایەکیان نەیانتوانی تۆڕی گۆڵی بەرامبەر بهێژێنێت. گێمی دووەم دوای دروستبوونی لێدانێکی سزا بۆ یانەی دەربەندی خان، کۆڕەک محەممەد گۆڵی یەکەم و پێشکەوتنی تۆمار کرد. هەرچەندە هەندرێن یاریگای بۆ چەند خولەکێک بەجێهێشت بە ئامانجی فشارکردنە سەر ناوبژیوانی یاریەکە تا لە بڕیارەکەی پەشیمان بێتەوە، بەڵام پاش دڵنیابوون لە سووربوونی ناوبژیوان بە ناچاری گەڕانەوە ناو یاریگا. کەشی یاریەکە بەرەو بارگرژی دەچوو تا ئەوەی کۆڕەک محەممەد خاوەن گۆڵی پێشکەوتنی دەربەندی خان دوای وەرگرتنی دوو کارتی زەرد کرایە دەرەوە و ئەنجامەکەش بەو شێوەیە تا خولەکی یاسایی یاریەکە مایەوە. تا ناوبژیوان 9 خولەکی بۆ یاریەکە زیاد کرد و هەندرێن گۆڵی بەرامبەربوونی لە خولەکی 96 لە ڕێگەی ئامانج ئەکرەمەوە تۆمار کرد و یاریەکە بەو ئەنجامە کۆتایی هات. ئەگەر بە تیپ و بە یاریکردن بێ ئەتوانین ڕکابەری لەسەر خولەکە بکەین، بەڵام ئەوەی خراپە ئەنجاممان خراپە، یعنی نازانم هۆکارەکە ئەتوانم بڵێم بێشەنسی یەک ڕووی لە ینی هەندرێن کردووە لە بەرەوەی یانی هەندرێن شەشەم یاریەتی چ لە ناو یاریگای خۆی چ لە دەرەوەی یاریگای خۆی ناتوانێت بباتەوە. ئێمە دەربەنی خان وەکۆی هەموو کوردستان ئەزانێ یاریزانی ژمارە 12 لەگەڵ تیپی دەربەنی خانە. بەڕاستی ئەم جارەوە ئەم ساڵ تۆزێ ئاسماندا بەزیوە پێمان ناخۆشەوە 4 یاریە لە ناو ساحەی خۆمانە بە ختیاوەرمان نابێ. خۆ هەروەکو جارانش لەگەڵ یانیان پاڵپشتیانین هاوکاریانەکەین، ئیشەڵا بەڵکو بۆ یاری داهاتوو دڵمان پێیان خۆشە بێ. لە کۆتایی یاریەکەدا سەرنج و تێبینی زۆر لەلایەن ستافی هەردوویانە و هاندەرانی ناو یاریگا دەخرانە ڕوو کە باسییان لە خراپی ئاستی ناوبژیوانی یاریەکە و بەشێک لە ناوبژیوانانی هەرێمی کوردستانیان دەکرد، بەڵام ئەو دوویانەیە ئامادە نەبوون لە بەردەم کامێرادا هیچ شتێک لەو بارەیەوە بڵێن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.